نوروزة جشن قلوزة طليها وشاتبه لمرجة بيروزة طليها وشاتبه لمرجة بيروزة پشتی زستان شکاوە باوار نەڕێوە ڕەشەمێ شوێنی تەنگ و بەڕێزی خاکە نێوە سەرمای زستان نەماوە ساڵی تازە هاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئاگری نەوڕۆزی کوردستان گەشەکاتەوە ئەی نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە گەلی کوردوان پێکەوە دوژمن کەوتووەتە لەرزە کیژ و کوورد دەست لەناو دەست بە شایی و شایانە کردویانە بەمەش لەموویەم کوردستانە و کردویانە بەمەش لەموویەم کوردستانە ئەی نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە شەماڵەی بەرزیا گردیارە لە چۆناوە گریان بەردا لە سنوور دەستیان لە دەزی یەک ناوە بە کرمانجی و سۆرانی بە کەلوڕی و گۆڕانی سرودی نەوڕۆزەڵێن لە موشارەکانی سرودی نەوڕۆزەڵێن لە موشارەکانی ئەی نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە نەوڕۆزە نەوڕۆزە جەژنی گەلووزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە دڵی هەموو شاد دەبێ لەم ڕۆژە پیرۆزە کوردان بەخۆشی و بەهاتەوایە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەوڕۆزاتەوە جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوە وشلاتم باشو به دلچی بروای به خوشویستی بو قاسنور دیاره به قاسنور دیاره به ای هورا ما فرقینیا امزی و اوتی بینیا هر دو بچانی باشی خاصنی و شنیا خاصنی و شنیا هی اره اگر پرسیان کردستان چند باشا اره اگر پرسیان کردستان چند باشا یک باشا تو خوابش یک باشا ای هورا ما فرقینیا امزی و اوتی بینیا هر دو بچانی باشی خاصنی و شنیا خاصنی و شنیا سنه روش هلا
سمگانم من تم نبی آوارا و پریشانم نوری چاوانم دایکم باوانم روژی دور لاتو هوناکم نتوان ای کردستانم انا سمگانم من تم نبی آوارا و پریشانم نوری چاوانم دایکم باوانم روژی دور لاتو هوناکم نتوان تو بروتینم خلنی شیرینم برایم داده دربم نبینه تو بروتینم خلنی شیرینم برایم داده دربم نبینه تو شادی و آزادی و مایه سرفرازیم با تو بروحم هر آمد و رازی. Hi everybody, my name is Arisa. I'm grade 4. Today we will go to Sami Abdurrahman Park, and with my old friends we bring a lot of food today and we enjoyed our time. صامنا كوشارة بولي بيزم أورو هاتينا بارك سامي عبد الرحمن كقشتكي خوش ما أنجام ده من خواردن ما هنا بو من بوركم هنا بو لقل هاوركان نار ما خواردو دوایی یاری ما کردو دستان خوش. ئەمڕۆ لە قوتابخانەی کۆشک لەگەڵ مامۆستایان و هاوڕێیانمان سەیرانێکمان کرد بۆ پارکی سامی عەبدوڕەحمان و لەو پارکەدا لەو سەفرەیەدا زۆر خوانی هەمە زۆر هاتبوو وەکو دۆڵما بریانی خوانی بۆ پیزا و شتی تر. زۆر سپاسی قوتابخانەکەمان دەکەین بۆ ئەو گەشتە خۆش و چاکە. My name is Hussein and I'm grade 5B and I'm studying in Kosher School. I'm so thank you to my school. They bring to Park Sami Abdurrahman and then I bring a lot like pizza and mini burgers. There was a lot of people like students bring like biryani, dolma, pizza, and more stuff like KFC. I'm so thankful for my school to bring us in here. من نام ريا أمدا ولا قطبخاني كوشش سكولن أمر هاتونا السفرية وناني نيورو مع السفرة خواردو منيش بون سفرة دولما بينابو بولي فور بيمو ناويشم ريا أمدا. من مامۆستا خەدیجە لە قوتابخانەی کۆشی ئینگلیزی ناحکمی بنەڕەتی ئەمڕۆ بەباش مازانی دوور لە خوێندن و زانست و لە کەش و هەوای قوتابخانە و ناوپۆل قوتابیان لە کۆتایی ساڵدا جەوێکی جیاوازیان لە بۆ بڕەخسێنەوەش بوو گەشتێکی تەرفیهیمان لە بۆ قوتابەکانمان ڕێخست لە قۆناغەکانی بازنەی سێم 4 و 5 و 6 و 8 ناوەندی گوتمان با ئەوڕۆ جیاواز بی لە ڕۆژەکان بۆی قوتابیان لە کۆتا ڕۆژەکانی قوتابخانە هەم یەکتر ناسینێکی گشتی بکەن و هەم جیاواز بن لە کەش و هەوای ناوپۆل و زانست پێش دەستپێکی تاقیکردنەوەکان جەوێکی خۆشیان لە بۆ بڕەخسێنن بۆی هەم بیرکردنەوەیان هەم هەستی هاتنە دەرەوەیان لە کەش و هەوا و تێکەڵبوونیان لەگەڵ خەڵکی و گۆڕانی کەش و هەوا لە بۆ قوتابیان جار بەجار پێویستە و بەتایبەتی ئەم جۆرە گەشتانە چکە ئەمانە دوور دەبێت لە کەش و هەوای قوتابخانە هەستێکی جیاوازی دەبێت لە لای قوتابیان هەم لە ڕووی یاریکردنەوە و تێکەڵبوونیان لەگەڵ مامۆستاکان چکە بڵێنەڵێ ئێمە لە ناوپۆلدا زیاتر پەیوەندی زانستیەکەمان هەیە بەڵام لێرە کە کۆ دەبینەوە زیاتر پەیوەندێکی هاوڕێتی و جۆریکردن یاریکردن و هەروە گۆرانی و هەموو ئەم شتانە بۆ قوتابیان پێویستە و تێکەڵی هاوڕێتی دروست دەبێت لە نێوان مامۆستا و قوتابیدا. سڵاو ئەم کاتتان باش من مامۆستا ئەحمەد مامۆستای بیکاری لە قوتابخانەی کۆشی ئینگلیزی بنەڕەتی ناحکمی ئەمڕۆ بە پێویستمان زانی لە کۆتایی ساڵە کە قوتابی خۆشەویستەکمان لە ژینگەیەکی دوور لە خوێندن و هەروەها دوور لە زانیاری بین بۆ ژینگەیەکی پاک و کاوێن و بۆ یەکێک لە پارکەکانی هەولێر کە پارک سامی عەبدوڕەحمانە. Hi, my name is Mustafa Mohammed Shakir. Today I am at Sami Park, Sami Abdurrahman Park. Today we came as a Safra in Kosher School to have fun here, and now we just finished eating food and now we are hanging out and playing. When we came here it was great atmosphere. When we came here we set up our food on the ground, put our food, then we played some football with our friends.
After that it was lunchtime, so we gone and eat our food. The food was great, especially our classmates' food. It was very great after that. And as you can see, we just finished. Our food, and now we are hanging out as purposely, and we are just hanging out with teachers, playing with them.